بەغدا ڕیفراندۆمەکەی هەرێمی بیر نەچووەتەوە لە دوای هەڕەشە سیاسی و ئەمنیەکانی هەڕەشەی ئابووری بۆ سەر هەرێم دەست پێ کردووە. بانقی ناوەندی عێراق ڕۆژانە لە ڕێگەی بانقەکانی هەرێم و کۆمپانیەکانی تایبەت بە دراو دۆلار دەخاتە بازاڕەوە. بەپێی زانیاریەکانی پەیام بەغدا بڕیاری ڕاگررتنی مامەڵەی دراوی بیانی داوە لەگەڵ هەرێمی کوردستان. بەوەش بانقەکانی هەرێم ڕوبەڕووی فەوزای دارایی دەبنەوە و سویلەی نەقدی دۆلاریش لە بازاڕەکاندا کەم دەبێتەوە. ڕاگررتنی مامەڵەی دراوی بیانی لەگەڵ هەرێم و بانقەکانی هەرێم دڵی هەموو بازرگانێکی خستووەتە ناو مشتیەوە. لە دوای بڕیاری داخستنی فڕۆکەخانەکان و ڕاگررتنی هاوردەکردنی سوتەمەنی لە سنوورەکانەوە ڕێژەی حەواڵە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە و ترسی بەرزبوونەوەی نرخی دۆلاریش لە ئارادایە. لەو کاتی کاڵێن سنوور داخرا ڕەنگە 2 سەعات بە ڕەنگە بۆ دیعایەکیش بێ لێرە کاریگەری هەیە چۆنی نییە هەراوەڵا بوو سە دوێنێ پێرێ بۆ ئاشوراوین بۆ کەسی دیانە بووێ بازاڕەمە ڕۆژتەوە بۆ ماڵ ئێرە ڕەبتە بە ئێران وشیاش دەولێریش ڕەبتە بە تورکیا بازار ئێرە وایە ئێرە ئێران نەبێ یا کەسی دیان نبینی وەزعەکە لێ خراپ بوو مەتارە لێ خراپ بووە خەڵ ناچێت بۆ دووبەی بچێت موبایل بێنێ و شت بێنێ ئەو حواڵەش ڕاگیرانی حواڵەی دووبەی و حواڵەی ئێرانمان لە 150 فەرقی کردو ئەگەر ئاوا بڕوا زیاتر فەرقەکە. چۆن بڕوا زیاتر فەرقەکە؟ ئەم کێشە ئاوا بەردەوام بێ مەتارمان لێ بگیرێ و سنوورەکانمان لێ بگیرێت ئەو دوو حاڵەتە مەتار ئاوا بێناز بێت و سنوورەکانمان ئاوا داخراوە بە ئیشەکە ئێمە لە سەدا سنووردا نەخراوە سنوور داخراوە بۆ سوتەمەنی لە سەدا هەفتای ئیشی تمەنەکەی بازارەکە بۆ سوتەمەنیە لە سا هەفتای بۆ سوتەمەنیە لە ساسی بۆ کاڵەکانی وەکو ئەلووە و وەکو میوە هاتەکانە لە سەتاسی بۆی لە سەدا هەفتای بۆ سوتەمەنیە زیاتر بێ حکومەت سێ بۆ کارانە حکومەت چۆن وەزعەکەی خەڵکاندووە بێ حکومەت لێ بۆ کارە کاتە دەبێ حکومەت لە ڕێگەی سیاسیەوە چارەسەری بکات حکومەت نێو دەوژێ لە ئۆباڵی منە ئەبێ ئەوەش لە ئۆباڵی حکومەت. بەغدا زیاتر لە 40 ملیار دۆلار و نزیک بە 90 چەناڵتوونی یەدەکی هەیە. هەرێمیش کە ماوەی 26 ساڵە حکومڕانی سەربەخۆی هەیە و ماوەی چەند ساڵێکیشە بە ناوی ئابووری سەربەخۆوە پەنای بۆ گیرفانی فەرمانبەرانی بردووە. باسی یەدەکی ئابووری لە ئارادانیە پارەی نەوتیش کە بە دۆلار وەری دەگرێت بەشی موچەی فەرمانبەرانی ناکات. بە بڕوای ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان نەپارەی نەوت و نەهێنانی دۆلاریش لە بەغداوە بە نافەرمی ناتوانێت فەراغی ئەو بڕیارەی بانقی ناوەندی پڕ بکاتەوە و پێویستە دەسەڵاتدارانی هەرێم بیر لە چارەسەرێکی تر بکەنەوە. مامەڵەی هەرێمی کوردستان بواری بازرگانی لەگەڵ دەرەوە زۆرینەی هەر زۆری بە دۆلارە. ئەگەر نرخی دۆلار بەرز ببێتەوە نرخی کاڵا زیاد دەکا و بەهای دۆلاریش لە بەرامبەر دینار جارێکی تر ڕەنگە لە هەرێمی کوردستان بەرز ببێتەوە چونکە ئەو کاتە دۆلار کەمەکات. ئەو دۆلاری کە دێتەوە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان تەنها ئەو پارەی نەوتا بێ کە هەرێمی کوردستان خۆی دەیفرۆشێ ئەگەر نا ئەوەی کە ڕۆژانە دراو دەکڕێ کێشە بۆ بازرگانەکان دروستەکات چکە بەشێک لەو پارانەی کە دۆلار بوون و لە مەزادی عەلەمی ڕۆژانە بانقی ناوەندی عێراقی کە دەیخستە ڕوو ئەو بازرگانانە لە ڕێی ئەو بانکانە و ئەو کۆمپانیانەوە کە دەیان کڕی بۆ مامەڵەی بازرگانی بوو کە لە دەرەوە مامەڵەی پێ بکەن ئەوە تووشی گرفتی گەورە بێت. چارەسەری ئەم پرسە دیارە پەیوەستە بە دەرەنجامەکانی ڕیفراندۆم و پرسێکی سیاسیە. بە بڕوای بەشێک لە ئابووری ناسان نەبوونی ژێرخانی ئابووری بەهێز وای کردووە هەرێم بەرگەی هیچ شەڕێکی ئابووری نەگرێت. هەر بۆیە بە پێویستی دەزانن دەسەڵاتدارانی هەرێم پێش تێکچوونی زیاتری دۆخی ئابووری بیر لە چارەسەری سیاسی بکەنەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.